دڵسۆزترین هاوڕێی ژینگەیە لە هەموو جیهاندا. ساڵی 2018 بە وڵاتێکی ژینگە پارێز بە مەبەستی گەشتیاری هەڵبژێردرا. ئەم وڵاتە سلۆڤینیایە. دەکەوێتە کیشوەری ئەوروپا لە نێوان ئیتالیا و کڕواتیا. دانیشتوانی ئەم وڵاتە تەنها 2 ملیۆن کەسە، کەمترە لە دانیشتوانی ناوچەی بڕۆکلن لە نیویۆرک. پشت بە سروشتە سەوزەکان دەبەستن بۆ ئەوەی سەرنجی گەشتیارانی پێڕابکێشن. لە سەرڕاشەستی ناوچەکە لە دارستان پێکهاتووە زیاتر لە 800 جۆر ئاژەڵی لێ هەیە، وەک وچی قاوەی کە ژمارەیان 2 ئەوەندە زیادی کردووە لە ماوە 10 ساڵدا. سلۆڤینیا لە سەدا 0.004 لە ڕووبەری جیهان پێک دەهێنێت بۆتە لە سەدا 2 ماڵی ئاژەڵان. بۆمانەوەی ئەم ژینگەیە لە 35.5 زەویەکانی با ناوچەی سروشتی پارێزا و دانراوە. ئەم وڵاتە ناوچەی گەشتیاری تایبەت بە دۆستی ژینگەی وەبەرهێناوە. ساڵی 2016 حکومەت ڕێبەرێکی گەشتیاری دروست کردووە تاوەکو پاداشتی ئەو پیشانە بکات کە خزمەتی ژینگە دەکات. ئەم هۆتێلە 4 ئەستێرەیە بۆ بەرهێنانی ئاو و کارەبا پشت بە خۆی دەبەستێت. هەموو کەلوپەلەکانی تایبەت بە ژینگە دروست کراون. گەشتیاران دەتوانن سەردانی هەنگەڵانەکان بکەن کە پێکهاتووە لە 8 کوورەی هەنگ لە 1 کیلۆمەتر چوارگۆشەدا. شاری لۆبلیانەی پایتەختی سلۆڤینیا ساڵی 2016 بە سەوزترین شاری ئەوروپا دیاریکرا. سوپاسێکی تایبەت بۆ ڕووبەری سەوزەکەی کە لە سەر 75 داگیر کردووە. لە ناوجەرگەی شار پێویستە بە پێ و پاسکیل هاتوچۆ بکەی ئامانجی پایتەختەکە بریتێلە کەمکردنەوەی گازی دوانە ئۆکسیدی کاربۆن بە ڕێژەی دەسەڵاتی تاوەکو ساڵی 2025.